إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خدای پروردگار برجه بسر همولایک من دام. خوای پروردگار برحم و بزی خوی بمان گره لبند راستقینکانی خوی. همو انسانێک بە مسلمان و غیر مسلمانەوە پێی خۆشە لە ژیانیدا ئینسانێکی ئاسوودە و بەختەوەر و کامەران بێت. ئینسان لەو دنیایەدا هەرچی کە هەیبێت، ئەگەر لە دڵەوە ئینسان ئاسوودە و بەختەوەر نەبێت، سود لە ماڵ و سامان و هەرچی خۆشی دنیا هەیە نابینێت. ئەگەر ئینسان بیەوێ ئاسوودە بژیێت، دەبێ ئەو هۆکارانە بگرێتە بەر کە ئینسان ئاسوودە دەکەن، کە ئینسان بەختەوەر دەکەن لەو دنیایە و لەو ژیانەدا. بۆیە بە کورتی دەڵێن چوار هۆکاری ئاسوودەیی. هۆکارەکانی ئاسوودەیی زۆرن، چوار هۆکاری ئاسوودەیی بە کورتی باز دەکەین. یەکەم لە هۆکارەکانی ئاسوودەیی بریتیە لەوە کە ئینسان هەمیشە لەگەڵ خوای پەروەردگاردا پەیوەندی بەهێز بێت، هەمیشە پەیوەندی بە خودای پەروەردگارەوە بێت، چونکە دڵی ئینسان لە ژێر دەستی خوای پەروەردگاردایە. چونکە خوای پەروەردگار بەرامبەری ئێمە زۆر بە ڕەحم و بەزەییە، تەنانەت لە باوک و دایکیشمان زیاتر خوای پەروەردگار بەرامبەری ئێمە بە ڕەحم و بەزەییە. دڵی ئێمە و هەموو ژیانی ئێمە لە بەردەستی خوای پەروەردگاردایە. هەر کاتێ ئینسان پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بەهێز بوو، ئەو خوای پەروەردگارە ئاسوودەیی و کامەرانی و بەختەوەری دەخاتە ناو دڵ و دەرونی ئەو کەسە. خوای پەروەردگار دەفەرمێت: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێک پشت لە ذیکر و یادی من کات، پشت لە دینی من کا، خوای گەورە دەفەرمێت هەر کەسێک پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار و دین و بەرنامەی خوای گەورەدا پچڕاند، ئەو کاتە ژیانێکی زۆر ناخۆش و ناڕەحەتی دەبێت. بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە ئینسان بە خوای پەروەردگار نەبێت، بە ئیمان نەبێت، بە هیچ شتێکی دیکە دڵ و دەرونی ئاسوودە نابێت. تەنانەت لە ڕووی توێژینەوەی زانستیدا سەلماوە ئەو کەسانەی کە پەیوەندیان لەگەڵ خوای گەورەدا بەهێزە، ئەو کەسانەی کە ئیمانیان لە دڵدا بەهێزە، لە هەموو کەسێک ئاسوودەترن، لە هەموو کەسێک ژیانیان خۆشترە. تەنانەت ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، زۆرێکیاندان بۆ دادەنێن کە لە ژیانیاندا پێش ئەوەی کە مسلمان بن قەت ئاسوودە نەبوون. یەکێک لە گۆرانی بێژەکان دەڵێت کاتێک کە گۆرانیمان دەوت و خەڵک بۆمان هەڵدەپەڕی، خەڵک وای دەزانی ئێمە زۆر لە ژیانێکی خۆش و ئاسوودەداین، بەڵام بەخوا کاتێک کە دەگەڕاینەوە بە ماڵەوە لە دڵەوە هەستمان بە قەلەقی دەکرد، هەستمان بە نائاسوودەیی دەکرد، هەستمان بە ناخۆشی و ناڕەحەتیەک دەکرد لە دڵماندا، قەت ئاسوودە نەبووین. بەڵام دوای ئەوەی کە مسلمان دەبێت، ئەو کاتە دەڵێ بەخوا ئێستا لە ژیانمدا زۆر ئاسوودە و کامەرانم. ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو، دەزانێت بۆ چ دەژیێت، دەزانێت چۆن دەژیێت لەو دنیایەدا، دەزانێ بەرەو کوێ دەچێت، دەزانێ ئەو کەسە دەبێت ژیان و گوزەرانی چۆن بێت، هەدەفی ژیانی دەزانێت، خۆی ون ناکات.
ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی زۆر خۆڕاگرە. ئەو کەسانەی کە ئیمانیان بەهێزە کاتێک خوای گەورە تاقییان دەکاتەوە و ناخۆشی و ناڕەحەتیەکیان بەسەردێ، ئەو کەسانە سەبر و ئارامیان هەیە و زۆر دامەزرا و خۆڕاگرن. یەکێک لە بانکخوازان دەگەڕێتەوە، دەڵێ پیاوێک گوتی لە ناو تایەرە بووین، تایەرەکە لە ناکاو تاسەی کرد و خەریک بوو، گرفت و کێشەیەکی بۆ دروست دەبوو. وتی لە دڵمەوە زۆر هەستم بە ناڕەحەتی کرد، تووشی قەلەقی بووم، زۆر خۆم مشەوەش کرد. بەڵام بینیم منداڵێک لە تەنیشتم دانیشتووە، ئایپاتێکی پێیە و هیچ خۆی تێک نەداوە. گوتم باشە ناترسی؟ گوتی نەخەیر ناترسم. پیاوەکە دەڵێ بە منداڵەکەم وت چۆن ناترسی؟ تایەرەکە خەریکە کێشەی بۆ دروست دەبێت. وتی ناترسم چونکە باوکم سایاقی تایەرەکەیە، لێی دڵنیام و مەترسیم نییە. ئەو کاتە ئەو پیاوە دەڵێ بە خۆمدا چوومەوە بیرم کردەوە، ئەو منداڵەیە کە باوکی سایاقی تایەرەکەیە ئەوەندە سیقە و متمانەی پێی هەیە، لەو کاتە ناخۆشی و ناڕەحەتیەدا زۆر ئاسوودەیە و هیچ باکی نییە و هیچ قەلەق و دوودڵ نییە. ئەی من کە پەیوەندیم لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێت، بەندەی ئەو خوای پەروەردگارم کە دنیا و قیامەت لە بەردەستی خوای پەروەردگاردایە، چۆن دەبێت ئەوەندە متمانم بە خوای پەروەردگاری خۆم نەبێت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا خۆڕاگەر بم. بۆیە دەڵێ قەلەقی و دوودڵیەکەم نەما و زۆر ئاسوودە بووم و زۆر دەرس و پندم ئالەو منداڵەیە وەرگرت. ئینسان کە پەیوەندی بە خوای پەروەردگارەوە بوو، کە لەگەڵ خوای پەروەردگاردا پەیوەندی بەهێز بوو، لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا زۆر خۆڕاگەرە. ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بەهێز بوو، هەرگیز حەز بە تەنیایی ناکات. خوای گەورە فریای دەکەوێت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا، دڵنیایە و متمانەی بە خوای پەروەردگار هەیە. پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. أي إنسان لكاتي ناخوشي ونارحت، أي إنسان لكاتي خوشي دا خواي پروردگار بناسا، ئاگاد لە سنوورەکانی خوای پەروەردگار بێ، خوای گەورە لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا فریاد دەکەوێت. تۆ وەختێک کە لە خۆشی و لە شوێنەییدای، ئاگاد لە خوای پەروەردگار بێ و لە خوای گەورە بێ ئاگامە بە پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بەهێز بێت، وەختێک کەوتیە ناخۆشی و ناڕەحەتی، ئەو خوای پەروەردگارە فریاد دەکەوێت و ئەو خوای پەروەردگارە سەبر و ئارامت پێ دەبەخشێت و دڵ و دەروونت ئاسوودە و کامەران دەکات. دووهەم لە هۆکارەکانی ئاسوودەیی ئەوەیە کە ئینسان بە قەزا و قەدەری خوای پەروەردگار ڕازی بێت. هەمیشە لە خوای پەروەردگار ڕازی بە، لە ژیان و گوزەرانت ڕازی بە، لە کارەکانی خوای پەروەردگار ڕازی بە، ڕەخنە لە کارەکانی خودای پەروەردگار مەگرە، چونکە هەموو شتێک لەلایەن خوای پەروەردگارەوەیە. ئەو خوای پەروەردگارش ئەلحەکیمە، هەموو کارەکانی لە شوێنی خۆیدان. خوای گەورە دەفەرمێت ما ئەصاب من مصیبة إلا بإذن الله، هەرچی بەڵام موسیبەت و ناخۆشی و ناڕەحەتی هەیە هەمووی بە فەرمانی خوای پەروەردگارە. کەواتە بۆچی نیگەران دەبێت؟ بۆچی ئینسان ناڕەحەت دەبێت لە کاتێکدا دەزانێت هەموو شتێک لەلایەن خوای گەورەوەیە؟ ئەوەی کە خوا بیهێنێ هەر ئەوە باشە. ومن يؤمن بالله يهدي قلبه، ئەو کەسەی کە ئیمانی بەخوا بەهێز بێت، لە خوا ڕازی بێت، خوای پەروەردگار ڕێنمونی دەکات، خوای پەروەردگار ئاسوودە و کامەرانی دەکات، خوای پەروەردگار بۆ ڕێگایەکی چاک ئەو کەسە ڕێنمونی دەکات کە هەمیشە لە ژیانیدا ئاسوودە و بەختەوەر بێت. ئینسان کە لە خوای پەروەردگار ڕازی بێت، هەمیشە دڵی ئاسوودەیە و هەمیشە پشتی بە خوای پەروەردگار قایمە. کە ئینسان لە خوای گەورە ڕازی بوو، ئەو کاتە تووشی نەئاسوودەیی نابێت. ئیمامی عومەر دەفەرمێت فإن الخير كله في الرضا، هەرچی خەیر و چاکەی دنیا هەیە هەر هەمووی لە ڕەزامەندی لە خوای پەروەردگاردا کۆبوتەوە. لەوەی کە ئینسان لە قەزا و قەدەری خوای پەروەردگار ڕازی بێت، ئینسان هەتاوەکو خوای گەورە چاکتر بناسێت، باشتر لە کارەکانی خوای پەروەردگار ڕازی دەبێت. تەماشاکەن منداڵێک وەختێک کە دەچێتە لای دکتۆرێک دەدانێکی دەکێشێت، چونکە نازانێ ئەو دکتۆرە بۆ مەسلحەتی ئەو کەسەیەتی، ئەو منداڵە هاوار دەکا و دەستی دکتۆرەکە دەگرێت بۆ ئەوەی کە دەدانەکەی نەکێشێت. بەڵام کە گەورەیەک بێ ئاوان نییە، چونکە دەزانێت بۆ مەسلحەتی ئەو کەسەیەتی، ئەگەر ئەو دەدانە دەرنێنێ دواتر جەستەی تووشی نەخۆشی دەبێت.
ئینسانێکیش کە خوای پەروەردگار بناسێت تاوەکو چاکتر خوای گەورە بناسێت لە خوای گەورە ڕازی بێت دەزانێ هەرچی خوای گەورە بەسەری دێنێت هەمووی بۆ بەرژەوەندی ئەو کەسەیە. با ئێمە لە حیکمەتەکەشی هەر نەزانین، با ئێمە نەزانین حیکمەت چییە لەوەدا کە ناخۆشی و ناڕەحەتیمان بەسەر دێت، بەڵام خوای پەروەردگار بۆ ئێمەیەتی. جاری وهەیە پلەمان بەرز دەبێتەوە لە لای خوای گەورە، جاری وهەیە گوناه و تاوانەکانمان ڕۆژ دەبێتەوە، جاری وهەیە خوای گەورە تاقیمان دەکاتەوە تاخوا ئیمانەکەمان چەندە بە خوای پەروەردگار بەهێزە. گرنگ ئەوەیە ئینسان لە خوای پەروەردگاری خۆی ڕازی بێت. ئینسان کە لە خوای پەروەردگار ڕازی بوو حەز بە تام و لەزەتی ئیمان دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ذاق طعم الإيمان، ئەو کەسانە تام و لەزەتی ئیمانیان کردووە کە یەکێک لەوانە ئەو کەسەیەکە من ڕضیە بالله ربا، ئەو کەسەی کە ڕازی بێت قەنەعات و سیقە و متمانەی بە خوای پەروەردگار هەبێت کە ئەڵڵا پەروەردگاری بێت، بەندەی خوای پەروەردگار بێت، خوایەتی خوای قبول بێ و بەندایەتی خۆشی بۆ خوای پەروەردگار قبول بێت، ئەو کەسە لەزەت لە ئیمانەکەی دەبینێت، واتە ئیمانەکەی زۆر بەهێزە، گەیشتۆتە ئاستێک کە تام و لەزەت لە ئیمانەکەی دەکات. ڕازی بوون لە خوای پەروەردگار هۆکاری بەختەوەریە. تەنانەت زانایانی بواری دەرونی دەڵێن ئینسان کە ڕازی بوو لە خوای پەروەردگاری خۆی لە ژیانی خۆی، ئەو کەسە لە هەموو کەسێک بەختەوەرترە. یەکێک لە هۆکارەکانی بەختەوەری ئینسان بریتیە لە ڕازی بوون لە خوای پەروەردگار، ڕازی بوون لە کارەکانی خوای پەروەردگار، ڕازی بوون لە قەزا و قەدەری خودای پەروەردگار. سێم لە هۆکارەکانی ئاسوودەیی ئەوەیە هەر کاتێ گوناه و تاوانێکت کرد زوو تەوبە بکە، مەهێڵە ژەنگ و ژاری گوناه و تاوان بچێتە ناو دڵ و دەروون و دڵ و دەروون دەڕاشکات. چونکە ئینسان کە زۆر گوناه و تاوانی کرد خوا پەناماندا نەگەڕایەوە بۆ لای خوای گەورە، ئەو کاتە بە هەر گوناهێک خاڵێکی ڕۆژ لە دڵ و دەرونی پەیدا دەبێت. تەوەکو وای لێ دەی گوناهەکانی بە هیلاکی دەبن. هەر کاتێ گوناهێکت کرد زوو بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم كل بني آدم خطاء، ئینسان هەموو ئینسانێک هەڵە و گوناه و تاوان دەکات، بەڵام چاکترینیان ئەو کەسانن وەختێ گوناه و تاوان دەکەن زوو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار فەرمانبەری خوای پەروەردگار و ملکەچیە بۆ خوای پەروەردگار، وەڵام دانەوەی فەرمانەکانی خوای پەروەردگارە. چونکە خوای گەورە دەفەرمێت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون، ئەی ئیمانداران هەمووتان بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، تەوبە بکەن لە هەموو گوناه و تاوانێک لعلكم تفلحون. ئومێد وایە بەڵکو بەهۆی ئەو تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای گەورەتان کەسانێکی سەرفراز بن. ئینسان بەهۆی تەوبەوە سەرفراز دەبێت، ئاسوودە دەبێت، چونکە گوناه و تاوان هەمیشە ویژدانی ئینسان ئەزیەت و ئازار دەدات. ئەگەر ئینسان ویژدانی زیندوو بێت وەختێ گوناه و تاوانێک دەکات بەخوا لە دڵەوە ناڕەحەتە، کە گوناهەکەش دەکات، بەڵام کە دەچێتەوە ماڵەوە وەختێ بەتەنیایە بیر لە گوناهەکانی دەکاتەوە، گوناهەکانی ئەزیەت و ئازاری دەدەن. چەندین کەس دەپرسێت مامۆستا بەخوا پێشتر گوناهم کردووە، ئێستا تەوبەم کردووە، گوناهەکانم ئەزیەت و ئازارم دەدەن، گوناهەکانم ناڕەحەتم دەکەن. چەندین کەس گوتوێتی مامۆستا بەخوا ئاسوودە نیم، چونکە وەختێک گوناه و تاوانم کردووە ئێستا بیری ئەوە دەکەم کە گوناه و تاوانەکانم کردووە دەبێت خوای گەورە لێم خۆش بێت. بەڵێ خوای گەورە لێت خۆش دەبێت، بەڵام وەختێ تاوانێکت کرد زوو بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار گوناهەکان دەسڕێتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم التائب من الذنب كمن لا ذنب له، ئەو کەسەی کە دەگەڕێتەوە و تەوبە دەکات لە گوناه و تاوان وەکو ئەوە وایە کە هەر گوناه و تاوانی نەکردبێت، گوناهەکانی هەمووی ڕۆژ دەبێتەوە و سفر دەبێتەوە. ئاوەش ڕەحمەتی خوای گەورە و چاکەی خوای پەروەردگارە بەرامبەر بە ئێمە. گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار یەکێکە لە سیفەتی ئینسانی متقی. خوای گەورە وەختێک باسی سیفاتی ئینسانی لە خوا ترس و متقیمان بۆ دەکات دەفەرمێت وەلەم یوسڕوا عەلا ما فەعەلوا وەهم یعلەمون، کاتێک کە دەزانن گوناه و تاوانێکیان کردووە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، سوور نابن، بەردەوام نابن لەسەر گوناه و تاوانەکە. ئینسانی واهەیە خوا پەنامان داد گوناه و تاوان دەکا کەچی پێی دەگوترێت گوناه و تاوانە هەر لەسەری دەڕوا و بەردەوام و ناگەڕێتەوە.
ئینسانی متقی و لە خواترز وەختێک گوناهێک دەکات دەزانێت تاوانێکی کردووە زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە دەکات. ئەو تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای گەورە دڵی ئینسان ئاسوودە دەکات. ئینسان هەست بە خۆشی دەکات چونکە دەزانێت دەچێتەوە لای خوای پەروەردگار ڕۆژێک دێ خوای گەورە لێت دەپرسێتەوە دەی زوو بگەڕێەوە بۆ لای خوای گەورە بۆ ئەوەی گوناه و تاوانەکانت ئەزیەتت نەدەن. چوارەم لە هۆکارەکانی ئاسوودەیی بریتیە لە نەبوونی حەسادەت. ئینسانێکی حەسوود مەبە چونکە حەسوودی دەردێکی زۆر کوشندەیە، دڵ و دەرونی ئینسان ئەزیەت دەدات. وەختێ خەڵک لە خۆشی و لە ژیانێکی خۆش و کەیف و سەفادایە ئەو کەسەی کە حەسوودە هەمیشە دڵی ناڕەحەتە، هەمیشە داڵغی بە خەڵکەوە لێداوە فڵان کەس ئەوەی لەکوێ بوو، ئەوەی لەکوێ هێنا، ئەو هەموو ماڵی بەچی کۆ کردەوە، هەمیشە خەیاڵی لە لای خەڵکە. ئەگەر دەتەوێت ئاسوودە بێت ئینسانێکی حەسوود مەبە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ولا يستمعان في قلب عبد ئەو دووشتە لە دڵی ئینساندا کۆ نابێتەوە الئیمان والحەسەد. ئیمانێکی تەواو لەگەڵ حەسادەتدا لە دڵی ئینسان کۆ نابێتەوە. واتە وەختێک ئینسان حەسادەت چۆ ناو دڵ و دەرونیەوە ئەو کاتە ئیمانی کەم دەکات. ئەو دووشتانە بەیەکەوە کۆ نابنەوە، یعنی ئەی ئینسان وەریابە. وەختێک ئینسان حەسادەت بە کەسێک دەبات، وەختێک ئینسان حەسوودە ئیمانی کەم دەکات لە دڵ و دەرونیدا. ئینسانی حەسوود هەمیشە هەست بە ناڕەحەتی دەکات، هەمیشە هەست بە دڵتەنگی دەکات. لە توێژینەوە زانستیەکاندا سەلماوە ئەو کەسەی کە حەسوودە زوو تووشی نەخۆشی دڵ دەبێت. ئەو کەسەی کە حەسوودە هەمیشە ئینسانێکی پەستە. ئەو کەسەی کە حەسوودە هیچ کاتێک لە ژیانیدا ئاسوودە نابێت. ئەگەر دەتەوێت ئاسوودە بی لە ژیانتدا هەرگیز حەسادەت بە هیچ کەسێک مەبە، مێڵە حەسادەت بێتە ناو دڵ و دەروونتەوە. حەسوودی پەیوەندی کۆمەڵایەتی تێک دەدات، نێوانی ئینسانەکان وێران دەکات. چەند کەس بەهۆی حەسوودیەوە لێیان دەبێت بە کێشە، بەینیان تێک دەچێت. ئینسان کە حەسوودی بە کەسێک برد هەر لە خۆیەوە ئەو کەسەی خۆش ناوێت. مامۆستایەک دەیگەڕێتەوە دەڵێ دوو کەسی حەسوود لە چۆلەوانیەک لە دەشتێک بەڕێگەدا دەڕۆیشتن. یەکێکیان بە ئەوەی تری وت هیوایەتت چییە، پێت خۆشە چیت هەبێت لە ژیانتدا؟ گوتی وەڵڵا پێم خۆشە یەک مێگەلی مەڕ و ماڵاتم هەبێت لەو سەری بۆ ئەو سەری زۆر بێت. ئەیوتی تۆ هیوایەتت چییە؟ تۆ چیت پێ خۆشە؟ گوتی وەڵڵا من پێم خۆشە کۆمەڵە گورگم هەبێت. گوتی جا گورگت بۆ چییە؟ گوتی بۆ ئەوەمە کە تۆ مەڕەکانت پەیدا بوو منیش گورگەکان بخەمە ناو مەڕەکەت و لە ناویان ببەن. لەو دەشتە بەیەکەوە کەوتنە شەڕ و سەر و گوێلاکی یەکتریان شکاند. ئەوەیە حەسوودی پەیوەندی کۆمەڵایەتی تێک دەدات. ئینسانەکان بەرەو دژمنایەتی دەبات خوا پەناماندات. حەسوودی حەسەنات و چاکەی ئینسان وێران دەکات و نایهێڵێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیاکم والحەسەد، کاکە ئامۆژگاریتان دەکەم ئامان خەڵکی نەوەریابن، حەسوود مەبن، حەسوودی بە یەکتر مەبن. بۆچی؟ چونکە فإن الحسد يأكل الحسنات، چونکە حەسوودی چاکەکانتان دەبات و نایهێڵێت، چاکەکانتان دەخوات. كما تأكل النار الحطب، هەر وەکو چۆن ئاگر دار دەسووتێنێت، ئاگر دار دەخوا و نایهێڵێت، حەسوودیش ئاوا چاکەکانی ئێوە دەسووتێنێت و نایهێڵێت. پێت خۆشە حەسەناتەکانت نەمێنێ و بڕوات؟ پێت خۆشە لە ئەو پەڕی دڵتەنگی و ناڕەحەتی دابێت؟ دەی حەسوودی ئاوایە. ئینسان وەختێک کە حەسوود بوو هەرگیز لە ژیانیدا ئاسوودە نابێت. خەڵکەوە تا لە خۆشی و کەیف و سەفادایە، بەڵام ئەو هەمیشە داڵغەی بە ژیانی خەڵکەوە لێداوە، هەمیشە خەریکی خەڵکە. کاکە خەریکی خۆت بە، دڵی خۆت وێران مەکە، چاکەکانی خۆت مەسووتێنە، ئیمانی خۆت لە ناو مەبە، خۆت تووشی تووڕەیی خوای پەروەردگار مەکە. پێغەمبەر دەفەرمێ لا تەحاسەدوو، کاکە خەڵکی نەحەسوودی بە یەکتر مەبن. بەخوا ئینسانی وا هەیە داڵغەی بە 2 کیلۆ تەماتەوە لێداوە کەسێک کە دەیباتەوە بۆ ماڵەوە، هەر تەماشای خەڵک دەکات، تەماشای ژیانی خەڵک دەکات. کاکە تۆ حەقت چییە؟ خوای گەورە شتێکی بە کەسێک داوە. ژیان تاقیکردنەوەیە، ڕازی بە بەشی خۆت، داڵغە بە خەڵکەوە لێمەدە، سەرقاڵی کەم و کوڕیەکانی خۆت بە، سەرقاڵی ژیانی خۆت بە.
کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە دەگەینە ئەو نەتیجەی کە بڵێن ئەگەر ئینسان ئاسوودەیی ڕاستەقینەی دەوێت دەبێ ڕوو بکاتە خوای پەروەردگار، دەبێ پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێت، دەبێ ئەو هۆکارانە بگرێتە بەر کە ئینسان ئاسوودە دەکەن، چونکە ئاسوودەیی ڕاستەقینە لە لای خوای پەروەردگارە، چونکە دڵی ئینسان لەژێر دەستی خوای پەروەردگاردایە، چونکە دنیا و قیامەت بەدەستی خوای گەورەیە. دەبێ بۆ هەموو شتێک ڕوو بکەینە خوای پەروەردگار، پەیوەندیمان لەگەڵ خوای گەورەدا بەهێز بێت، بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار، ئیمانداری چاک بین، بە پێی شریعەتی خوای پەروەردگار هەنگاو بنین، ئەو کاتە لە دنیادا ئاسوودە و بەختەوەر دەبین، دەی بەخوا لە قیامەتیش سەرنجامێکی باشمان دەبێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت لێمان خۆش بێ. یا ربی خوای گەورە دڵ و دەروونمان ئاسوودەکەی، یا ربی خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی، خوایە بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ڕۆشن کەیەوە، خوایە لە هەرچی سیفەتی خراپ هەیە بمان پارێزی، یا ربی خوای گەورە بە ئیمانەوە بمان ژێنی، یا ربی خدایە بە ئیمانەوە بمان برێنی، خوایە لەسەر کەلیمەی تەوحید زیندومان کەیەوە، یا ربی خوای پەروەردگار لێمان خۆش بێ، عاقبەتمان خێرکەی، بەختەوەر و ئاسوودەی دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.